سەبارەت بە بڵاوبوونەوەی نەخۆشی لە نێو ئاژەڵەکانی سنووری دەڤەری ڕاپەڕین میوانداری بەڕێز دکتۆر سعید تەیب بەڕێوەبەری ڤێتەنەری ڕاپەڕینمان کردو. دکتۆر سعید سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمانی. باشە ئەم نەخۆشیە تاوەکو ئێستا تەشخیص کراوە، ئەزانن چییە؟ ڤایرۆسە، بەکتریایە، هۆکاری بڵاوبوونەوەکەی، هۆکاری دروستبوونەکەی چییە؟ سپاس بۆ ئێوەی بەڕێز. ئەم نەخۆشیە تا ئێستا بە تەشخیصکردنێکی تاقیگەی تەشخیص نەکراوە، بەڵام بەپێی نیشانەکانی بە پێوەی کەتیمەکانی ئێمە لە هۆ بە ڤێتەرنەرەکان سەردانی گوندەکانیان کردووە و ئەو کەیسانەش کە ژەڵداران هێناویان بۆ هۆبەکانی ڤێتەرنەری تقریبا معلوماتێکی سەرەتایی لەسەر نەخۆشیەکە دەرکەوتێت کە بەڵێ ئەوە نەخۆشیێکی ڤایرۆسیە و نیشانەکانی لە نەخۆشی ڤایرۆسی دەچن، چونکە بەپێی زانستی ڤێتەرنەری نەخۆشیە بەکتریایەکان نیشانەکانیان زۆر جیاوازترن لە نەخۆشیە ڤایرۆڵیەکان. ئەو نەخۆشیەش زیاتر بەوە دەناسرێتەوە کە هەم لە ناو دەمیدا برین دروست دەکات و هەم لیچولێوی ئەستور دەبێت و قاچەکانیشی ئەستور دەکات و لە ڕۆیشتنیان دەخات، وەکو ئەوەی کە پەیامنێرە خۆشەویست و ئەزیزەکەی جەنابیشتان باسی کرد کە ئاژەڵداران ئێستا نابێرن لێک نزیک بنەوە. ئێمە ئەوە بە شتێکی باش دەزانین کە نانەوێت ئاژەڵەکان لێک نزیک بنەوە تێکەڵ یانکەن، چونکە بەڕاستی نەخۆشیە ڤایرۆسیەکان زۆر بە ئاسانی دەگوازرێنەوە لە نێوان ئاژەڵەکانەوە بۆ ئاژەڵێکی تر و بەعزێک لە نەخۆشیەکان دەگوازرێنەوە بۆ مرۆڤیش، واتە زوونۆتیک دیزیزیشە. بەڵام ئەم نەخۆشی ئەوەی کە ئێمە متابعەمان کردو بە وردی لەو نەخۆشیانە نییە کە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە، بەڵام لە نێو ئاژەڵەکاندا بە ئاسانی دەگوازرێتەوە. باشە بەپێی نەخۆشی و ئەوەی کە باسیش دەکرێت مەوزوعی کە بەڵێ ئەوەی کە باس دەکرێت کە نیشانەکانی ئەو نەخۆشیە چۆن و بەڵێ ئەو نیشانانەی کە من جۆم لێبوو تقریبان بەڵێ ئەو نیشانانە هەیە لە حاڵەتەکاندا، بەڵام کە بڵێن چارەسەریشینێ بەڵێ هەموو نەخۆشیە ڤایرۆسیانە تەعاملکردن لەگەڵ ڤایرۆس لە تەواوی دنیادا زۆر سەختترە لەگەڵ ئەوەی کە تەعامل لەگەڵ بەکتریایەک دەکەی حتا یان لەگەڵ کەڕوو دەکەی. بەڵام ئێمە کە عیلاج بەکاردێن ئەو ئاژەڵدارانەی کە عیلاجیان بەکارهێنەوە، عیلاجەکان ئەوەیە کە هەم ئەنتیبایۆتیک دەدەین بۆ ڕێگریکردن لە سێکەندەری بەکتریال ئینفێکشن، ئەوەی کە ناوئینە زانستێکی واتە بۆ ئەوەی کە ئەمە نەهێڵین لە دوای ئەوە نەخۆشیێکی بەکتریاش ڕووبدا، چونکە مەناعی یەکسەردا دەبەزێ و دەبێت دژە تایەک بەکاربێنن، چونکە تایەکی زۆر خێرا تاکێ بەرز دەکاتەوە لە ئاژەڵدارەکان، هەروەش کە دەڵێت ئاژەڵەکان تووشی لەبارچوون دەبن، بەڵێ بەهۆی بەرزی تایەکەوە ئاژەڵەکان ئەوەی کە توش دەبێت تووشی لە بارچوون دەبن و بەچکەکانیان لە دەست دەدەن و بێ تووشی بێتاقەتی و نەتوانینی هەستان و ڕۆیشتن دەبن ئاژەڵەکان، بڵێ بۆیە سەپلیمنتیشان پێ دەدرێت وەکو ڤیتامینەکان و معادنەکان تا حدێک کۆنتڕۆڵی نەخۆشیەکە کراوە و بەرەبەرە لەخوا بەزێر بێت لە چەند ڕۆژی ڕابردوودا نەخۆشیەکە بەرەو کبوونەوەیە و ئێمە بەردەوام متابعەمان کردووە لە ڕێگەی هۆ بە ڤێتەرنەرەکانمانە بۆ ئیمکانیەتە کەمێکە لە بەردەستماندایە پزیشکانی ئێمە و کارمەندانی ڤێتەرنەری ئێمە بەردەوام لەگەڵ ئاژەڵداران لەسەر خەتن و کۆنتاکتی بەردەواممان هەیە ڕۆژانە متابعەمان کردووە. خۆشبەختانە لە دووسێ ڕۆژی ڕابردوودا نەخۆشیەکە بەرەو کبوونەوە بۆ حاڵەتی زیاترمان نەبوو، حاڵەتانش کە توش بوون ڕاستە بەعزێکی لی مردار بۆتەوە، بەڵام بەعزێکی زۆریشی باش بووە. باشە چیەکەن بۆی کە ئەم نەخۆشیە زیاتر لە ناو ئاژەڵدارانی سنووری ڕاپەڕین بە گشتی بڵاو نەبێتەوە و کۆنتڕۆلی بکەن؟ پلانتان هەیە پلانی پێشوەختە؟ بێگومان ئێمە هەموو هەوڵێک دەدەین و هەموو توانایەکی خۆمان خستۆتە گەر بۆی کە ڕێگری نەک لەو نەخۆشی لە هەر نەخۆشیێکی بکەین و ئەوەی کە ئێساشدا توانی و مانەبی کەین. ئێمە دەرمانی دژە ڤایرۆس و معقیمان داوە بۆ خاوەن ئاژەڵانەی کە ئاژەڵەکانیان تووشی نەخۆشی بوون و دەرگاشمان کراوەتەوە ڕامان گاندووە بۆ هەموو ئاژەڵدارانە کە هەر کەسێک کەیسێکی وای هەبوو حاڵەتێکی وە هەستی پێکرد سەردانی هۆ بە ڤێتەرنەرەکانمان بکە. هۆ بە ڤێتەرنەرەکان کراون دەتوانن دەرمانی معقم بەکاربێنن، هۆڵەکانی پێبڕشێنن و ئاژەڵەکان ئەوانەی کە نەخۆشن چارەسەریان پێ بدرێ و ڕێنمایی پێویستیشمانداوە بە ئاژەڵدارەکان. پزیشکانی ئێمە هەم لە ناو هۆ بە ڤێتەرنەرەکان هەم لە دەرەوەش بەردەوام لەگەڵ ئاژەڵداران لەسەر خەت بوون، هەم بۆ پێدانی ڕێنمایی زانستی پێویست و دروست و بۆ ئەوەی لانی کەم تووشی هەندێک هەڵە نەبن. بەعزێک لە ئاژەڵداران بەداخەوە کە خۆیان هەڵەیان کردووە، مەسەرەن چوون لەولاولا بە شێوازی ناشەرعی کە دەرمان گەیشتۆتە کوردستان، چوون ڤاکسینیان بەکارهێناوە، ڤاکسینیکان بەکارهێناوە،
ئاژەڵدار هەیە بە پێی زانیارانەی لێ من هەیە 2003 چۆ ڤاکسینی بەکارهێناوە بۆ نەخۆشیێکی دیکە چونکە پێیان وا بۆ نەخۆشیێکی کێ لەبەرەوە مەناعی ئەوەندەی کەدا بەزی و ئاژەڵەکانی بەعزێکی زۆری لێ مردار بووەوە تووشی حاڵەتی ئەبۆرشنیش بوون واتە لە بارچوونی ئاژەڵەکانیان بۆیە ئەوەی ئێمە بەلای ئێمە زۆر گرنگە و بە ئەرکی سەرشانی خۆمانمان زانیوە پێدانی ڕێنمایی زانستیە و پێدانی دەرمانی دژە ڤایرۆسە بە بێ مقابل بە فری داومانە بە ئاژەڵداران و ئەو ئیمکانەتی کە لە بەردەستی ئێمەدا بێت هەمووی دەخێنەگەڕ و ئاژەڵدارانشمان ئاگادار کردووە یەکەی ئیداریشمان ئاگادار کردووە شەو ڕۆژ ئێمە لە خزمەتیاندا دەبین چ حاڵەتێک هەبوو لە چ لەحزەیەکدا ئاگادارمانکەنەوە ئێمە بە پێی توانای خۆمان بە هەنایانەوە دەچین. زۆر باشە دکتۆر ئەم نەخۆشیە ینی ئەکرێ بڵین لە وەرزی بە تایبەتی پاییز و زستانە زۆربەی نەخۆشیە ڤایرۆسیە یان پەتاکان ئەم نەخۆشیانە تا چەند پەیوەندیان بە گۆڕانی وەرزەکانەوە هەیە بە تایبەتی وەرزە ساردەکان. ڕاستە نەخۆشی وەرزی هەیە بەڵام نەخۆشی ڤایرۆسیەکان لە وەرزەکانی کەشدا زۆر هەیە. مەسەلەن ئێستا لە هاوینی ئەم ساڵی ڕابردوودا نەخۆشی CCSFمان هەبوو تای خوێنبەربوون کە مەترسیەکی زۆر گەورەی دروست کردووە چەند مرۆڤێکیشی کوشت یەکێک بوو لەو نەخۆشیە مەترسی دارانەی کە بۆ مرۆڤ دەگوازراوە هەر بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کوشتتوکاڵ بە هەوڵ هیمەتێکی زۆری جەنابی وەزیری کوشتتوکاڵ و حملەیەکی زۆر چڕ و پڕ کرا و دەرمانێکی زۆر دابین کرا بۆ تەواوی کوردستان لە ماوەیەکی نزیکدا توانیمان ئەو نەخۆشە کۆنتترۆلکەین بۆیە ئەوە لە جەوی گەرمیشدا بوو لە جەوی پاییز و زستانیشدا تەبان نەخۆشی دیکە هەیە بەڵام ئەو نەخۆشی کە ئێستا ئەمە بە گومانمان بۆی چوە زیاتر بە ڤێکتەرەکانەوە نەقڵ دەبێتە ئەو نەخۆشیە لە ڕێ مێشولە و ئینەکانەوە لە ماوەی ڕابردوودا بەڵێ تەبعاان مێشولۆشت هەبوو ئیشاڵە لە جەوی ساردا ئەو نەخۆشە پێمان وایە کە کەمتر دەبێتەوە وەکو چۆن ئێستاش کە بەپێ ئەو معلوماتانی لە منی لە چەند ڕۆژیدا ڕابردوودا کەمتر بۆتەوە پێمان وایە ئیشاڵە کەمتریش دەبێتەوە بنبڕ دەبێ بەڵام ئەو حاڵەتانە علاقەی بەعزێکی علاقەی بە وەرزەوە نییە مەسەر نەخۆشی هەیە لە هەموو وەرزەکاندا توش دەبێت تاقە شتێک کە زۆر گرنگە ئێمە بۆ ئەوەی ڕێگری لەو نەخۆشیانە بکەین داوامان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە کەرتی ڤێتەرنەری بدات و هۆ بە ڤێتەرنێرەکانمان بۆ دەوڵەمەند کات بە پێداویستی پزیشکی بە پێداویستی تاقیگەی بە ئۆتۆمبیل کە نیمانە بە بینا بە تعینکردنی دکتۆر و کارمەندی ڤێتەرنێری زیاتر بۆی ئەمە بتوانین زیاتر لە خزمەتی هاوڵاتیان دابین ئەگەر ئێمە دابینکردنی ڤاکسین کە شتێکی زۆر گرنگە ڤاکسین دەبێت حکوومەت دابینیکانە بێ هەر کەسە بۆ خۆی بتوانێت لە شوێنەکانەوە دەستی خا مەسەرن ئێستا خەڵک ڕاست بۆتەوە لەولاوە خەڵک هەیە لە عیادەکاندا ئیش دەکات لە کلینیکە ڤێتەرنێریەکاندا ئیش دەکات کە ئەهل نییە و ئەو ڤاکسینانە بەعزێکی بەنایاسایی دەگەنە هەرێمی کوردستان بۆیە ئەگەر ئێمە بتوانین ڤاکسینێشن کۆنتترۆلکەین واتە هەڵمەتیەکانی کوتان بۆ نەخۆشیە ڤایرۆسەکان کۆنتترۆلکەن و حکوومەتی هەرێم بتوانێت ڤاکسینانە دابینکە تەسەور دەکەم ئەگەر 100% نەبێ 90% نەخۆشیەکان دەتوانین کۆنتترۆلکەین لە ڕێگەی ڤاکسینێشنەوە ئەمە نقطەیەکی مهمە نقطەی دووهەمیان ئەوەیە کە وعی ئاژەڵداران وعی خەڵک بەرزکەینەوە یعنی چەند ئاژەڵدار بۆ خۆی لە ڕووی بەخێوکردنی ئاژەڵەکانیەوە زانستی و فەرهەنگی لەسەرەوە بێت ئەوەندە دەتوانین زیاتر کۆنتترۆڵی نەخۆشیەکان ئاژەڵەکانی ڕووبەری نەخۆشیەکە بێتەوە خۆیان چارەسەری بۆ نەکەن ینی پەنا بنە بەر ناوەندەکانی ڤێتەنەری ناوەندە تەندروستیەکانی ڤێتەنەری 100% پێویستیان بەوەیە کە ڕاوێژ لەگەڵ هۆ بە ڤێتەنێریەکان کە سەردانی هۆ بە ڤێتەنێریەکان کە لە پزیشکی پسپۆڕ دانیشتووە و کارمەندی ڤێتەنەری دانیشتووە ئەو ئیمکانەتی کە لە هۆ بە ڤێتەنێریەکاندا هەبوو ئەوە دەرگا واڵا لە خزمەتی هاوڵاتیاندا ئەوەی کە نەش بولانێکم ڕێنمایی دەکرێت کە چۆن ئاژەڵەکانی چارەسەر کات بەڵام ئەوە حاڵەتانەی کەمە بیستمانە بۆ خۆیان دەچن هەر یەکە قسەیەکی کرد دەچێت لەولاولاوە ڤاکسین بەکاردێنێت و دەرمان بەکاردێنە ئەمە نقطەیەکی مهمە کە ئەمە قسە لەسەرکەین هەڵوێستەیە سەر بەرە بگرین ئێمە دەڵێن ئاژەڵداران وعیان بەرز بێ بۆی کە بزانن بەبێ پرسوڕاوێژی پزیشکانی ڤێتەرنەری دەست بۆ دەرمان نەبن دەست بۆ ڤاکسین بە تایبەتی ڤاکسین شتێکی ستراتیژیە کەس ناتوانێت بەبێ پرسوڕاوێژی حکوومەت بەبێ شتی ڕێکاری یاسایی ڤاکسین داخل کات و ڤاکسین بێنێت بۆیە من ئەوە بە نقطەیەکی مهم دەزانین ئێمە ئەگەر
بتوانین هەم ڤاکسینێکی دروست بکەین و هەم لە حاڵەتی نەخۆشیەکەشدا بتوانین چۆن تەعامل لەگەڵ نەخۆشیەکە بکەن. ئەگەر نەخۆشیەکە بەکتێری بوو بە شێوازێک تەعاملی لەگەڵ دەکەین، ئەگەر نەخۆشیەکە ڤایرەڵی بوو بە شێوازێکی تر تەعاملی لەگەڵ دەکەین و بتوانین لانی کەم خەسارەکان کەم بکەینەوە. و لە تەواوی دنیاشدا ئەگەر دیقەت دەی ڤاکسین تەنها حکوومەت دەبێت سەیطەڕێ بەسەردا بکە و دەبێت سنووردار بکرێت. ئەمە ئەو وردە کێشانەمان هەیە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکیشدا ئەم بەڕێوەبەراتی ئێمە زیاتریش دەکەوێتە سەر پێی خۆی و دەتوانین بە هەوڵ و هیممەتی هەموو لایەک دەوڵەمەندتری بکەین لە ڕێی پێداویستەکانمانەوە، هەم لە پێداویستی تاقیگەیت، پێداویستی پزیشکی لە هۆبەکاندا و تەعین بوونی یان لانی کەم بەگرێ بەستیش بێ کۆمەڵێک لە پزیشک و کاربەندی دیکە بۆ هۆبەکانمان چووکە ئێمە لە تەواوی بەڕێوەبەراتی ڤێتەرنەری کە 5 هۆبێ ڤێتەرنەری هەیە تا ئێستا 24 پزیشکی ڤێتەرنەری کار دەکات کە بەڕاستی لۆدێکی زۆریان لەسەر، بەڵام لەگەڵ ئەو بێئیمکانیەتەشدا بەردەوام لە خزمەتی هاوڵاتیاندا بوون و بەردەوام لەسەر خەت بووین، دقە بە دقە خۆمان پەیوەندیمان کردو بە ئاژەڵدارانەوە، بە گوندەکانەوە، بە مختارەکان و وتمانە حاڵەتێک شتێکە بوو زوو ئاگادارمەکەم بۆی بین لانێکم فریا بکەوین و هەندێک دەرمانیان بۆ بەکاربێنین. باشە دکتۆر، پلانتان چییە؟ وەک دوا پرسیار پلانتان چییە بۆ ئەم ماوەی کە وەرز گۆڕا و هەندێک نەخۆشی وەرزی هەیە بە وەرزی پای زوستان ئەگەری هەیە ئاژەڵەکان تووشیان بن؟ بەڵێ ئێمە جگە لەو نەخۆشیە ئێمە ئێستا ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشی دیکە هەیە، بۆ نمونە نەخۆشی FMD واتە ئەوەی کە لە نێو خەڵکدا بە تەبەقە ناسراوە. داوامان کردەوە پرۆپۆزەڵ تەقدیم کراوە، پێم وابێ گەیشتۆتە مەرحەلەکانی کۆتایی کە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ڤاکسینی FMD دەگاتە دەستمان کە ڤاکسینی FMD گەیشت ئێمە دەتوانین کۆنتڕۆڵی ئەو نەخۆشیە بکەین کە ئەوە نەخۆشیێکی زۆر بەربڵاوتر لە زۆربەی وڵاتانی جیهاندا. ئەم نەخۆشیە زۆر ترسناکە. ئێمە بۆ هەموو نەخۆشیەکان پێشوەختە پلانی خۆمان حازر کردەوە دەیدێن بەسەر و خۆمانەوە و خۆشبەختانە جەنابی بەڕێوەبەری گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەریش بەردەوام لەگەڵمان لەسەر خەتە و داوامان کردووە لە وەزارەتی کوشت و کاڵ و ئەوانیش هەروە لە جەنابی سەرۆکی حکوومەت کە ئەم ماوەیە لەم کابینەیەدا بەڕاستیەکەی هەموو لایەک هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆەوەی کە ڤاکسین دابین بکرێ و پێم وابێ ئەم ڤاکسینەیە کە باسم کرد ڤاکسین FMD ئینشاءڵڵا لە مەرحەلەکانی ئاخیرەتی و لە نزیکترین کاتدا دەگاتە دەستی ئێمە دەست هۆ بە ڤێتەرنەریەکان ئەوە بکەین و لە دوای ئەوەشە بۆ وەرزەکانی کەش لە ئێستاوە ئێمە پلانی خۆمان حازر کردە نردومانە بۆەوەی کە بڵێن لە فلان مانگەدا پێویستە فلان ڤاکسینە بکەین، لە فلان وەرزەدا فلان ڤاکسینە بکەین بۆی کە بتوانین ئاژەڵەکانی وڵاتەکەی خۆمان بپارێزین لەوەشەوە بۆ پاراستنی سەروەی حیوانی و بۆ بەرزکردنەوەی اقتصادی وڵاتەکەمان لە ڕووی کەرتی ئاژەڵداریەوە، چونکە بەڕاستی کەرتی ئاژەڵداریە گەر ئیتیمامی پێ بدرێت وڵاتەکەمان باشتر لە ڕووی اقتصادیەوە پێش دەکەوێت و ئاژەڵدارانیش و خەڵکی دیکەش دەتوان لێ سوودمە بن. پێویستمان بە هاوردەکردنی مەنتوجاتی حیوانی نەبێت لە وڵاتانی ترەوە. زۆر باشە. بەڕێز دکتۆر سەعید تەیب بەڕێوەبەری ڤێتەرنەری ڕاپەڕین، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.